شەڕی ئارێز عەبدوڵڵا و هەرێمی کەمال ئاغا باڤڵ تاڵەبانی یەکلایی دەکاتەوە. هەوڵدان بۆ سەرۆکی بازنەی هەولێر کێشە لە نێوان ئارێز عەبدوڵڵا و هەرێم کەمال ئاغا دروست دەکات. بە پێی زانیاریەکانی واگۆن لە بازنەی هەولێر چێبڕچێتون لە نێوان ئارێز عەبدوڵڵا و هەرێم کەمال ئاغا هەیە و هەریەکەیان دەیانەوێت ببنە سەرۆکی لیستی یەکێتی بۆ بازنەی هەولێر. واگۆن زانیوێتی ئەو چێبڕچێتوندا کاریگەری لەسەر دیاریکردنی سەرۆکی لیستی یەکێتی بۆ بازنەی هەولێر دروست کردووە و دیار نییە بازەکەی باڤڵ تاڵەبانی لەسەر شانی کامیان دەنیشێتەوە. هەرچی ئارێز عەبدوڵڵایە بە پێ و پێگەی لە ناو یەکێتیدا هەیەتی بە مافی خۆی دەزانێت ببێتە سەرۆکی لیست و لە بەرامبەریشدا هەرێم کەمال ئاغا کە ئەندامی پەرلەمانی عێراقا ئامادەنیە لە پێناو ئارێز عەبدوڵڵا دەست لەو داواکاری هەڵبگرێت و هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە سەرۆکی لیستی یەکێتی بێت لە بازنەی هەولێر. لەگەڵ ئەوەی تەنیا 2 ڕۆژ مۆڵەت لە بەردەم یەکێتیدا ماوە تا ناوی کاندیدەکانی ڕادەستی کۆمیسیۆن بکات، بەڵام ناکۆچی نێوان ئارێز عەبدوڵڵا و هەرێم کەمال ئاغا وای کردووە تام کاتە باڤڵ تاڵەبانی نەتوانێت دواژۆ لەسەر ناوی سەرۆکی بازنەی هەولێر بۆ بانگە شێڵبژاردن بکات. واگۆن لە چەند سەرچاوەیەکەوە زانیاری دەستکەوتووە کە مەڵبەندی هەولێر و مەکتەبی سیاسی یەکێتی نەیەتوانیوە کێشەکانی نێوان ئارێز عەبدوڵڵا و هەرێم کەمال ئاغا چارەسەر بکەن. هەر بۆیە پرسی یەکلاییکردنەوەی سەرۆکی لیستی یەکێتی بۆ بازنەی هەولێر دراوەتە دەستی باڤڵ تاڵەبانی و نازانرێت قەڵەمەکەی باڤڵ تاڵەبانی کامیان سەردەخات و کامیان ناچار بە ملکەتکردن دەکات.